دەچنە سەر پرسیاری دووەممان. هۆکارچی هێزە ئیسلامیەکانی کوردستان توانای یەکڕیزی و یەکبەرەییان نییە، یعنی زۆر جارش دژایەتی یەکتر دەکەن لە کاتێکدا لەم بارودۆخی ئێستای جیهانی ئیسلامی کە فیشاری دەرەکی و ناوەخۆیی لەسەر هەموو هێزە ئیسلامیەکان هەیە، بە تایبەتی هێرشێکی ئیعلامی و سەربازی و ئابووریشیان لەسەرە. بە ضروری کات یعنی لەم سەردەمەدا خۆ پێویستە ئیسلامیەکان زیاتر یەکڕیز بن و تەبایی دروست بکەن بەرەوەی دژمنێکی زۆر ڕوبەڕیان وەستاین. زۆر جار دژمن وا دەکا بەرامبەرەکەی یەک بگری، بەڵام ئەمانە لەگەڵ ئەم هەموو دژایەتێک کە لە دەروێ کوردستان و ناوی کوردستان دەکرێەوە، هێرشێکی ئیعلامی بە ناوی دینەوە دەخرێتە سەریە و سەربازیە و بە شێوەیەکی سەربازی هەم دژایەتیان دەکرێت، بە شێوەیەکی ئابووریش هەر یعنی دژایەتیان دەکرێتەوە. باشە بۆ ناکرێ یعنی ئەم حیزبە ئیسلامیانە ئەم حاڵەت چی ڕێگرە لەوەی حیزبە ئیسلامیەکان بتوان على الأقل یەکبەرە بن و یەکگر بن یعنی یەکڕیز بن. ئایا ئەم ناکۆکیە ئەم خاڵێکە لەسەری ناکۆکن نە بە دوژمن نە لە ڕووی دینەوەش کە دین لە هەموو قورئان و فەرموودە تاکید لەسەرەوەی دەکاتەوە، فشار لەسەر مسلمان دەکاتەوە ئەم یەکڕیزیە بپارێزن، نە لە ڕووی دینەوە تەسیراتەکان لەسەرە، نە لە ڕووی ئەم هەموو دژمنکاریش کە دەکرێن. ئەم خاڵەت چییە ئاوا مهمە بە هیچ شێوەیەک ناتوانن یەکڕیز بن؟ یەکەمە بێت تەماشای ئەوە بکەین دوو جۆر اختلافات لە ئیسلامە هەیە، اختلاف هەیە و خلافیش هەیە. اختلاف ئەوەیە لە سەلیقەیە جیاوازین لە سێشتە، لە تێگەیشتنمان لە دەقەکان، دووهەم لە پەیوەندی بوونمان بە دیندارێتیەکە و ڕادەی دیندارێتیمان، سێهەم گەیاندنەوەی دینەکە و ئەولەویەتی ئەو گەیاندنەوەی کامل. ئێمە ئەگەر لەما اختلافمان بوو شتێکی طبیعیە، لە دەقەکانەکە ئەگەر اختلافمان بوو وەکو اختلافی فقها مەدارسی فقهی هەیە، چواریان مەشهورن و هەروەها طبعا زیاد لە 20 هەیە. ئەو سەحابێ بەڕێزانش لە ناوخۆیانە لەم خاڵی سەلیقەیە جیاوازە بوون، لە چۆنیەتی تێگەیشتنی دەقەکە هیچ شکارێکمان نییە کە اختلافمانە. هەروەها لە گەیشتنی دەقێکی تری حەدیث بە ئێمە، ئایا لە لای من مەسەلەن بۆ نمونە لە لای من شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بۆ حەدیثەی بە صحیح داناوتەوە من وەریەگرم و بە صحیحی وەرەگرم، بەڵام یەکێکی کە مەرج نییە ئەوەی من وەربگرێت کە ئەبینێ مەسەلێکی وەکو شێخ مقبیل یا شەوکانی یەکێکی تر بە تەضعیفی داناوە، ئەمەش هەڵەگرێت، چونکە ئەمە ثابتبوونی دەقەکە، سەلماندن و چەسپاندنی دەقەکە ئەشێ اختلافمان تایە. پاشان معنای دەقەکە ئەشێ معناکەی اختلاف وەرگرێت، چونکە خودی کەلیمە عەرەبیەکان جاریوات دووسێ مانایان هەیە، سەحابەکان بە دوو شێوە لێی تێگەیشتون و دوای ئەوانیش بە هەمان شێوە، ئەشێ ئێمەش بە هەمان شێوە بکەوین ئەم اختلافاتەمە. ئەم ڕاجوێیانە بە ئەمان ناوبنێن ڕاجوێیی، ئەم ڕاجوێیانە هیچ ئیشکالاتێکی تیان نییە، لە نێوانی ئەم ئومەتەیە بە درەژایی تاریخ هەبووە. ئیشکالەکە لەوەیە کە ئەم جارە ڕاجوێیەکە ئەبێ بە ناوکۆیی بە ناکۆکی. ناکۆچەکە ئەوەیە کە ئەم برا بەڕێزانە ئەم جەماعەتە ئیسلامیانە یا ئەم کەسایەتی ئیسلامیانە ناتوانن خاڵە هاوبەشەکانی خۆیان بدۆزنەوە. ئەمە سەیرە، یعنی سەیرە ئەگەر بۆ نمونە یەکگرتوو لەگەڵ جەماعەتێکی جیهادی نەزانێت کۆلکە هاوبەشەکەی چی، هەرچەنە خۆی ناممکنە شتی وا، چونکە تەتەر و مەغۆل کە هاتنە سەر عالەمی ئیسلامی بەغدایان پێشێل کرد ساڵی 656 هیجری کە هجومیان هێنا بۆ عینجالوت بچن بۆ قاهێرە، سۆفی و سەلەفی و خەلەفی و بە حساباتی ئێستای ئێمە هەمویان وەکو یەک ئامادە بوون. تەلەبەکانی بن تەیمیە و ئەوەی لە عیزی کوڕی عەبدولسەلام و طەریقەی سۆفی گەرێتیەکە و هەموو ئەوانە هاتن بوون بە جەبهەیەک و بەرامبەر بە تەتەر و مەغۆل و شکاندیانن لە 658. ئێمە مشکلەکە ئەوەیە احتیلالی ئەمریکی وەکو تەتەر و مەغۆل هاتە سەرمان، ئێمە ناومان نابوو احتیلال، جەماعەتی یەکگرتوو ناویان نابوو پرۆژەی ئازادکردنی عێراق. ئازادکردنی لە چی؟ ئێمە قورئانەکانمان سوتا بوو، سەلیبی لەسەر ڕسم کرابوو، ئەوان یان تارق هاشمی چووە لای پۆل برەمەروتی من کە بە ڕئیسی ئەرکانی ژێر. چۆن اختلافمان لەسەر ئەمە بۆ ناکرێت؟ مشکلەکە لەمەیە. ئێمە ئەگەر جیهادیەکان و یەکگرتوو اختلافیان هەبێ و جەوهەری بێ باشە، ئیشکالیتیانە بوو بڵێن ئەمە مەدارسی جیاوازمانە، مەدرسەی سۆفی، مەدرسەی سەلەفی، مەدرسەی ئیخوانی، مەدرسەی جیهادی. ئەمە لە هەموو شوێنەکان مەدارسانەش جیاوازیان هەیە لە چۆنیەتی هێنانەوەی ئیسلام. باش، بەڵام خۆ باشە ئەم برابەڕەزانەی کە ئەچنە ئینتیخاباتەوە سێ حیزبی ئیسلامی لە کوردستانە هەن، کاکە ناکرێت لەسەر لیستێکی ئیسلامی هاوبەش کۆک بن،
ئێخۆ ئەمانە کرێ ئەمە سەبەبێکی جەوهریە کە ئەم خەڵکە سەیریانەکە باش بە کاکە ئێوە لەسەر واستان لە ئیسلامەکە هێناوە دعوەی ئیسلامی ناکەن بەلاغ ناکەن کوفرانە بە تاغوت ناکەن لا إله إلا الله و محەممەد رەسوول الله کە باس ناکەن یعنی نەفی ئالیها و ئەنداد و تەواغیت و ئەرباب ناکەن باشە ئەم بانگەوازە خوایی هەڵ ناگرن مزگەوتەکانتان چۆڵ کردووە کە ئێوە چۆڵتان کرد پشتیوان سادقتوانی ئەو هەموو قراراتانە دەرکا تەمیمی بکە مزگەوتەکان هەمووی بکا بە وەکری جاسوسی وهی مخابراتی یەکێتی و پارک ئێوە بەلاغەکەتان وا لێ کردو هەموو ئەندامەکانتان بوون بە واجهە مەڵبەندەکان هەر بوون بە واجهە وەزارەتەکانتان هەروە لێ کرد پەرلەمان هەروە لێات باشە على الأقل ئەتوانن لەسەر لیستی انتخاباتەکە یەک بگرن ئەوەشیان نەکرد بنا یعنی قسەیەکی کۆن هەیە کاژی کەوانی کاژی کوردوانی جەماعەتی جەمال نەبەست بڵێن زۆرتریان و کە دوای بوون بە پارتی سەربەخۆ شعارێکیانە بۆ ئەڵێ با یەک بگرین پێشەوەی دوژمن یەکمان پێ بگرێ یعنی بە شەق یەکمان پێگرێ و کاکەمە بە شەقیش یەک ناگرن دوژمن ئێستا بۆیان هاتۆتە مزگەوتەکان و قورئانیان نەسووتێنێ مزگەوتیان پێداخای ئەعلامیان فرێداتە ئەولاوە مەلایەن ئیجبارەکە نابێت لە 20 دقە خوتوەکانتان تەجاوزکە زیادکە هەمویانە با بۆ جەبهەکە و فەرموو وەرن دوعا بکەن بۆ پێشمەرگە دوعا بۆ سەرۆک بەرزانی لەگەڵ ڕیفراندۆما بن هەر شتێکە بێ بڕۆ مەلا پێشکەوە کە وەختێک دێتە سەر بەشکردنی مافیان هەرنی ئیسلامەکانیش هەوایان دێت بۆ ئەبێ ئەوان بگەڕێنەوە سەر ئەو کە بڵێن یەکەم مەشروعی ئیسلامی هەڵگرین بۆی لێی کۆبینەوە هەر یەکیش کە قسەی زلزلەکەن مەسەلا هەمووڵێ ئەو ئاەتە تازە دابەزیوەڵێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ئێبرام ئاەتە هەمومان نەیزانین بەڵام ئاەتەکە ڕۆشنە واعتصموا پابند بن پێوەی بحبل الله بە دینەکەیەوە جميعا بە هەر هەمووتان دەستە جەمعی بە دینەکەوە پابند بن ولا تفرقوا کە دەستە جەمعی بە دینەکەوە پابند نابن بە بنەماکەیە پابند نابن دینێکی کە تەسەورێکی ترتان بۆ دیندارێتی وەکو قوڕیش داڕشتووە خەڵک لەو دینە تەزویرە کۆ نابێتەوە ئەمەیە مەوزوعەکە ئەمە جگە لە طبعاً هۆکاری تری ئەبوونی تەقوایان نەبوون زەختی ئەم وڵات و ئەو وڵات زەختی تورکیا و پارتی لەسەر یەکگرتوو زەختی ئێران و گۆڕان لەسەر کۆمەڵ ئەوانەش طبعاً هەمووی دەورە بینێ و من پێم وایە ئەمە سەبەبەکانن بۆ ئەوەی کە ئەم برایانە ناتوانن بە لیستەیەکیش یەک بن بەڵێ